بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم بیسەرانی بەڕێزی ڕادیۆی دەنگی ڕووناکی، داوامە لە ذاتی پاکی پەروەردگار سڵاو و ئارامی و هێمنی بەسەر دڵ و دەروونتانە دابارێنێ. خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێیە بە خزمەتتان ئەگەمەوە، بەرنامەی پێوەر کە گرنگە ئێمە لە بەردەم پێوەرە خوایەکانە بوەستین و بزانین ڕەب العالەمین چۆن باسی پێوەر و تەرازوەکانی کردووە. بۆ ئەمە بەستەش گوێبیستی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز ئەبین و دێنەوە خزمەتتان. والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. بەڕێزانم، میزانی ئیلاهی تەرازوە خوایەکان جیاوازن لە تەرازوی مرۆڤەکان. قورئانی پیرۆز کاتێک کە هاتووە، پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام هەمووان کاتێک کە هاتوون هەڵگری تەرازوویەکی خوایی بوون لەسەر زەویە، پەیامێکی ئیلاهیان گەیانوە. کاتێک کە ئەبینی لە خزمەت ئەم ئاەتانە ئەوەستی والسەماء رەفەعەها ووەضع الميزان، سید قوتب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ خوای گەورە دوو شتی خسوەتە پەنای یەکتر: ڕاگرتنی ئاسمانەکان بەو گەورەیە و بەرزکردنیان لەگەڵ دانانی میزان و تەرازوو و پێوەرێک لەسەر زەویدا. ئەفەرمێت چەندێک ڕاگرتنی ئاسمانەکان گەورە و عەظەمەتی هەیە، ئەوەندەش ڕاگرتنی میزانەکە لەسەر زەویە ئەبەو شێوازەیە. بۆیە ئەفەرمێ ئەلا تەطغەو فی الميزان، لەو میزانە زیادە ڕەوی نەکرێ، بە ئەندازی خۆی دابرنێ. و ئەقیموا الوەزن بالقسط، پێوانەکانتان پێوانەی ڕێک بن، ولا تخسروا الميزان، نەکەن میزانەکان فەرامۆشکەن تاوەکو بە خەساریانە ببەن، تاوەکو وها بکەن کە میزانەکان عەدالەتیان تیا نەبێ. ئەمە دەستپێکێکی زۆر گەورەیە کە ئێمەی موسڵمان ئەبێ ئاگامان لێبێ سەر زەوی خوای گەورە ئەم بوونەوەرانەی کە دروست کردووە لە خۆڕا دروستی نەکردوون. ئەم بوونەوەرانە کاتێکەوە دروست کراون میزانێک دانراوە. ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ خوا جەلە جەلالوهو میزانی بۆ دڵەکان داناوە، میزانی بۆ کردەوەی ئینسانەکان داناوە، میزانی بۆ ڕەوشتی مرۆڤەکان داناوە، میزانی داناوە مرۆڤەکان چۆن لەگەڵ یەکترە هەڵسوکەوتکەن، چۆن لەگەڵ خوایانە مامەڵەکەن. ئەم میزانانەی خوا جەلە جەلالوهو کە دایناوە لەسەر زەویە، ئەگەر بێت و خەلەلێکیان تێبکەوێ، چۆن کەون و کائینات ئەگەر لە میزانی خوا لایدا، زەڕێک لە میزانی خوا لایدا، کەون و کائینات هەمووی تێکەچێ بەسەریەکە، بە هەمان شێواز میزانەکانی خوا جەلە جەلالوهو کە لەسەر زەویە دانرا پێویستە ڕەچاوێکی تەواویان بکرێ. ئەبینی رب العالمين أفرمه هو الذي جعل الشمس ضياء والقمر نورا وقدره منازل لتعلموا عدد السنين والحساب ما خلق الله ذلك إلا بالحق. أفرمه كاتك كتو أبيني ئاسمان تیا چی ئەبینی؟ خۆرێکی پرشنگدار ڕوونەکەرەوە، اینجا مانگێکی جوانی پرشنگدار ئەبینی ڕووناک نور. اینجا خۆی گەورە وهای کردووە بینە دەرەکە هەموو کاتێ بە ساغی و بە گەورەی و بە چواردەیی دەرناکەوێ، هەر جارەی بە جۆرێک، هەر جارەی لە سوچێکەوە. خۆی گەورە وهای داناوە بۆ ئەوەی ئێوە ساڵەکانتان لێ تێک نەچێ، ژمارەی ساڵ و حساب و کتابی مانگەکانتان لێ تێکەڵ نەبێ. ما خلق الله ذلك إلا بالحق، خۆی گەورە ئەمەی بە حەق ئەندازە کردووە و داناوە. بەڕێزەکانم، چۆن خۆی گەورە ئاسمانەکانی ڕاگرتووە و سەرنجمان ڕائکێشێ بۆ ئەوەی لە ئاسمانەکانەوە ببینین ئەگەر یەک خەلەل لە میزانی خوا لە ئاسمانە دروست ببێ، هەموو کەون و گێتی تێکەچێ. ئەگەر یەک هەسارە بێت و لە مەساری خۆی لا بدا، هەموو کەون تێک ئەچێ. بە هەمان شێواز ئەگەر بێت و میزانەکانی خوا جەلە جەلالوهو لەسەر زەویە جێبەجێ نەکرێن، چونکە ڕەبتێک لە نێوان ئاسمان و میزانە هەیە، بۆیە خوای گەورە لە پەنایەکە دایناوە. بۆیە
إلا لفرمايشتك في غمرجان صلى الله عليه وسلم فرمي بالعدل قامت السماوات والأرض أو ميزاني خوا أو بيوري خوا لسرزي بريتي لعدالة أسمان كانش بو عدالة الراجير كراون زويج بو عدالة الراجير كراون كوابو إمي مسلمان أبي هشيارانا تشاو كراوبين لمسألة عدالة زورق لمفسرين ابن عاشور رضا ورحمة خوي لبي شيخي سعدي بقاعي هميان أفرمون قاسمي أفرمون بريتي لعدالة كاتك خوي قور أفرمي وأقيموا الوزن بالقسط هندق أفرمون أما بريتي لاستقامات هندق أفرمون أما بريتي لاعتدال وعدالة كأما قولي أرجح خوا جل جلاله أمري كردو بأيمك عدالة لسر زويا جيب جيبكين نك عدالة تنها واهسكين لكردويا نا أفرمي وإذا قلتم فعدلوا ولو كان ذا قربى لقصيا أبي إنسان مسلمان عدالة برباكا لدلا ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا رقبون لكسي نهبي وهاد ليبكا لدل طارقتها نهبي وهاد ليبكا عدالة بربانا كيبي عدالتك بربا كردبي كوابو ربطيش عدالة بدلي شوهي بهمو كردا وكاني إنسانا ربطو بيوانديه خوا جل جلاله بيغمبراني عليهم الصلاة والسلام ناردوا أفرمي لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط سبحان الله أفرمي إما بيغمبران من ناردوا عليهم الصلاة والسلام بچندين دليل الروشن كروبو إيوه وأنزلنا معهم الكتاب والميزان دوشت من لقلا ناردون كتاب من لقلا ناردون بوي جوان جوه لكتابك بقرن جوان دراسي كان جوان بيادي كان والميزان عدالة من لقلا ناردون بوي جهاني إنسان كان بربابي بربي لخوشويستي بربي لمحبت جهاني إنسان كان بربي لعدالات شو كعدالتي إسلامي تنها بريتين لو عدالتك وشك بي نخير عدالتك كبر لمحبة خوشويستي عدالتك أو كسيك ظلمي كردوه لقل أو كسيك ظلمي لكرا وهردو كان برنامجين داوان لأكا كزور رازيبن بو حكمة بنمونا لخزمتانا أجرموكا بياويكي بير باخيكي زور جواني لمنطقة هورامان داناوا چند سال بدستي وابوه على كاتك أم بياو بيرا گنجك داواي أوي كروتي ما في أم باخا ما في منا أم بياو لأصلا أم زويهي أو نبو كوتنا مناقشيكي زور وچونا خزمت ما وصايك على ما وصاكش داناني باخ زور زحمته إنسان سبحان الله لقل شتيك آلو دبو لقل آجل كان سبحان الله يكي خريكي مثلا پروردكني كومالا بلبولا جاري واي بلبوليكي أمري أقريه بوي چوك دلي بيوس بيوي أو كسش كباخيك داءني دلي بيوس أبي بو باخوا والله جاري واي لقيكي أشكي نفسيا زوزو بيتيك جو بينا راحت أبي داريكي وش كبي نفسيا عذاب أخوا بما چوك دلي آلو دبو بيوي أم بيوي بيوي چند ماندو بي لقل أما إنسان جوان بيري لكاتو أدري بقنجك أوج علي ما وصا تو بچي أم بريارة دركت بچي أم شرع بومنو أم قنجك علي بكتبي منهاج إمام النووي علي كام دير علي بشان بدم أم دير علي جاتو بوشي تخو بيا نخر نوارينا علي بشان بدم كام دير علي أم دير علي ماتي دير ركاكات علي سباس بو أخوة أم دير أبو بسببي أويك من لا أقريد وزغ رزقارك سيري أم رازي ونك بحكمي خوا أما ذكاريا يعني لحكم رب العالمين يعني أو كسيك اشتكي لي أسندته وكاتي عدالة بربا أكري ماشي عدالتك أكا بوي ألين زور كات باسمان كردوك عدالة إسلامي تنها بريتين يلا حكميكي وشك كبرياري دربكات بيني خزمكان تيك بداد وزور جوبا وندا بوي إمام عمر رضا ورحمة خوي لبي كان ملهما براسي إمام عمر وكو عائشة فرمي إذا ذكر عمر طاب المجلس كباسي إمام عمر كي مجلس خوش أبي أفرمي ناميك أنو سيد بو أبا عبيدة جراح أفرمي أي أبا عبيدة عليك بالصلح ما لم يستبن لك القضاء محاولك الصلح أجر قضاوتك جوان بودرنكود لا فرمايش تكترا أفرمي شي عليك بالصلح بين الأقارب لبين خزمة كان محاولك صلح كي برياري حسمي أو أنا درنكي بو علي
لأن القضاء يورث الشنآن هندجار قضاوت كاتك بريار أدري توڕێی وەرقێک لە نێوان عاجزی لە نێوان خەڵکانە دروست ئەکا کە کەسێک بە مافی خۆی شتەکە ئەبا محاولەکە سڵح لە بەینیانە بەرپاکە وەسڵح و خەیر. زۆر کات ئێمە خەڵکێک کە دێتە لیژنەی فتووە ئەوانە ئەڵێ ماوەسا سڵحم ناوێ ئەمەوێ بە شەرعی خوا حکم بکەی. سڵحی شەرعی خوایە ئەبێ ئەمە لەمە تێ بگەین. سڵحی شەرعی رب العالمینە وەسڵح و خەیر. سڵح زۆر باشترە کاتێکەوە بەرپا ئەکرێت لە نێوان خزم و کەس و کار و ئەقریبایە. ئەمە وا ئەکات کە خەڵک چاوکراوەتر بێ، وا ئەکات کە خەڵک دەرونی ئارامتر بێ. بۆیە بەڕێزەکانم کاتێکەوە باسی میزانی خوا جەل جەلالوهو ئەکەین ئەڵێن میزانی خوا میزانێکە کە خۆشەویستی لە نێوان ئینسانەکانە ئەپارێزێ. ئەمەیە ئەو میزانێکەوە باسی ئەکەین. الله الذي أنزل الكتاب بالحق والميزان. خوای گەورە کتاب قورئانی بۆ ئێمە ناردووە و میزانی عەدالەتی ناردووە کە لەسەر زەویە ئەبێ جێبەجێکەین. وا تەسەوور نەکەین میزانی خوا جەل جەلالوهو بچووکە یان پێوەری خوا جەل جەلالوهو پێوەرێکە کە ئاتوانین بە ئاسانی جێبەجێکەین. سبحان الله کێشەیەکمان هەیە ئێمە عالەمی ئیسلامی هەمیشە کاتێ باسی حکمی خوا جەل جەلالوهو ئەکرێ یەکسەر مێشمان بۆ کوێ ئەڕوە، هەمیشە زەینمان بۆ ئەڕوە دەستی دزێ چۆن بڕێ زیناکارێ چۆن دارکاری بکرێ فڵان کەس چۆن ڕەجم بکرێ. ئەم خەیاڵاتە نەدێن. ئەمە بەشی حدودە، بەشێکی زۆر کەمە لە فقهی ئیسلامیە. نا تۆ لەگەڵ نەفسی خۆتا چۆن بەرپا ئەەکەی، چۆن عەبدایەتیەک بەرپا ئەەکەی، چۆن مافی نەفسی خۆت پێشێل ناکەیت. عەدالەت لەگەڵ نەفسی خۆتە. عەدالەت جێبەجێ ئەەکەیت و بەرپا ئەەکەی لەگەڵ ماڵ و مناڵی خۆتە. عەدالەت لەگەڵ دراوسێکەتا بەرپا ئەەکەی. عەدالەت لەگەڵ کۆمەڵگە و مجتەمەعەکەتا بەرپا ئەەکەی. ئەمە صیفەتی کەسی مسلمانە، ئەمە صیفەتی ئەو ڕێبازە شیرینە و ئەو میزان و عەدالەتەیە کە داوا لە ئێمە ئەکا. زمانت ئەبێ زمانی عادیلانە بێ، دڵت ئەبێ دڵی عادیلانە بێ. کە ئێمە لە بەرنامەکانی ترە بە درێژی خوای گەورە مۆڵەتمان بدا باسی ئەوانە ئەەکەین کە چۆن ئێمە لە دڵمانە میزانی خوا ڕاگرین، چۆن لە کردەوەمانە میزانی خوا جەل جەلالوهو ڕاگرین. بەڕێزەکانم میزانی خوا جەل جەلالوهو کۆمەڵە تایبەتمەندی هەیە کە لە هیچ میزان و تەرازوو پێوەرێکی تران نییە. ئەم پێوەرە خوایە پێوەرێکی ڕەبانیە، دەستی مرۆڤەکانی تیان نییە. پێوەرێکە کە رب العالمین بە گەورەی خۆی ئەم ئینسانێ خەلق کردووە، پێوەریشی بۆ داناون چۆن پێوەری کەونی داناوە، پێوەری داناوە بۆ ئینسانەکان. دووهەمین دانە تایبەتمەندێکی زۆر تایبەت لەناو میزانی خوایە هەیە، ئەویش ئەوەیە هەموو کاتێ تەوحید خوا بە یەکناسی خواناسی ئەمە لە تاکناسی خوا ئەمە لە پێوەری خوایە هەمیشە ڕەساو کراوە لە هەموو کاروبارێکی ژیانە. نابێت تەجاواز بکرێتە سەر ئەم حەقە، چونکە ئەمە مافێکی ئیلاهیە. هەموو ئینسانەکان ئەبێ ملکەج بن لە بەردەم ئەم تەرازوە ئیلاهی کە لەسەر زەویە هەیە. ئەویش ئەوەیە کە تەوحیدی خوا جەل جەلالوهو جێبەجێ بکەن. کاتێک کە ئیبن سید قوتب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ تەوحید عقل زۆر جوانتر ئەکا، دڵ زۆر گەورەتر ئەکا، فراوانتر ئەکا. ئەفەرمێ هەمیشە فێری ئەکات میزانی خوا کە دڵی و عقلی داوای ئەوەی لێ ئەکا یەک ئیلاه بپەرستێ، یەک خوا پەرستێ. ئەو خوایش کەمتر نەبێ لە ئینسان، لە ئاسی ئینسانە نەبێ بەرزتر بێ لە ئینسان. سبحان الله. ئەگەر کەمتر بێ لە ئینسان بریتێ لە ئاژەڵەکان، لە دار، لە بەرد، ئەمانە لە ئینسان کەمترن. ئینسانی وهایە، عقلی وهایە کە دارێک ئەپەرستێ. سبحان الله. سپاسی خوا ئەکەین کە ئێمە هیدایەت داوە، کە ئێمە ڕێنمونی کردووە کە ئێمە ئێستا خەریکی ئەوە نین وەکو خەڵکێک مشکێک بپەرستین، مارێک بپەرستین. نا، خوای گەورە لوتفی لەگەڵا کردوین کە ئێمە کەمتر لە ئینسانەکان ناپەرستین. ئەی باشە ئینسانەکان ئەکرێ ئینسان بپەرستن؟ هەندێک لە ئینسانەکان لەبەر عشقی خودایان لەبیر ئەچێتەوە. دێن ئینسانانێکی تری وەکو خۆیان ئەبینن کە ئەبینن ئرتقایەکی زۆر گەورەیان هەیە، تەسلیم ئەبن لە بەردەم ئرتقاکەی ئەوانە ئەکەون. بۆیە ئەبینی لەناو ئینسانیەتە بووە ئینسانی پەرستووە. مەگەر فرعون ناڵێ ئەنا ڕەبوکم الئەعلا، داوای خوایەتی ناکات و کە خەڵک بیپەرستێ. مەگەر ئێستا دەیان ئەحزاب و دەیان شخصی یەکەمی حیزبەکان داوای ئەوە ناکەن کە میلەتەکەیان گەورەکانیان
شوێن کەوتۆکانیان ئەمانە هەر هەمویان بێن ئەم کەسانە بپەرستن زۆر گرنگە ئینسان کەسێک نەپەرسێ لە ئاستی خۆیان بەڵکو خوایەک بپەرستێ کە ئەمانەی هەموو خەلق کردووە هەموو دروست کردووە ئەمە ئەو تەوحیدەیە کاتێکەوە ئێمە باسی ئەکەین لە تەوحیدی ڕوبوبیە لە ئەسما و صفاتە لە ئولوهیەتە لە هەموو شتەکانە تاکی خوا جل جلاله منفەریدی ئەو ڕەچاو بکرێ ئەمە میزانێکی ئیلاهیە لەسەر زەویە کە پێویستە ئینسانی مسلمان زۆر بە چاکی ڕەچاوی بکە و ئەمە ڕەنگی لە هەموو حیاتی کەسایەتی مسلمانەکانە داوەتەوە عەزیزانم سێهەمین خصوصیت لە خصوصیتەکانی میزانی خوا تەرازوی خوا لەسەر زەویە لەگەڵ ئەوە تەرازویەکی ڕەبانیە لەگەڵ ئەوە تەرازویە کە تەواوی تەوحید ئەپارێزێ تەرازویە کە ثەباتی تایە گۆڕانکاری بەسەرا نایە هەمیشە ئێمە ئەبینین قەرارێک دەرئەچێ قەرارێکی تر ڕەفز ئەکاتەوە ئێستا ئێمە لە گەرمەی باسی دەستورن کاتێکەوە خەڵکێکیە دەستور دائەنێ بیر لەوە ئەکاتەوە نەبادا دواتر کەسێک بێت دەستورەکە کاکە ئەگەر کەسێک کات و ئەوەندە دەسەڵاتی هەبوو ئەمەی تۆ ئەدڕێنێ چونکە ئەم دەستورە دەستکردانە هەمویان جێگەی ئەوەن گۆڕانکاریان بەسەرابێ و دەستکاری بکرێن ئێمە ئەبینین لە عالەمدا دەیان دەستوری زۆر گەورە نووسراوە ئەگەر مێژووی دەستورەکان بخوێنرێتەوە هەمووشیان کۆتاییان پێهات و ڕۆشتن هەندێکیان هەر پیادە نەکران لە واقع و سەرزەویە هەندێکیان دوای خەڵک گاڵتەی بەو عەقڵە ئەکرد کە ئەو دەستورانەی دانابوو بۆیە ثەبات لە ناو میزانی خوا جل جلاله هەیە هەمیشە ئەبینی كل ميزان لناو أواهيا وكل توازن وكل ثبات يعني لناو بيوري خوايا جل جلاله هيا ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا سبحان الله لا غير خوا اختلاف زورتي أكود وكو الطوابي أو دستور ياسا ورسا بيوراني كان سرزويا دائن بلام بيوركاني خوا ياساكاني خوا قران كاري كان بسرانايا هميان وستاون إنجا هیچ بەرنامەیەک نییە کە بتوانێت دەستورێک دابنێ زۆر شمولی بێ هەموو لایەنەکان بگرێتەوە و زوڵم لە هیچ لایەنێک نەکە ئللا ئەم میزانەی خوا جل جلاله نەبێ کە خصوصیت و تایبەتمەندێکی زۆر چاکی هەیە هەموو لایەنەکان ڕاگیر ئەکە اینجا بەڕێزەکانم خاصیەتی کۆتایی کە زۆر گرنگە لە میزانی خوا جل جلاله ئەوەیە هەموو شتێک ئەبەستێتەوە بە ئیمان بە ڕۆژی ئاخرەتەوە لەگەڵ ئەوە تەوحیدی تایە فعلا میزانی خوا جل جلاله ڕەچاوی تەوحید ئەکا بەڵام لەگەڵ ئەوەشە عەزیزانم ئەم میزانەی خوا جل جلاله هەموو شتەکان ئەگێڕێتەوە بۆ ئیمان بە ڕۆژی ئاخرەت ئێمە ئەمڕۆ زۆر کە کتێبی عەقیدە ئەخوێنین هەستەکەین وهامان لێ ناکا بمان جوڵێنێ بەرەو دینداری وهامان لێ ناکا ناخمان بهروژێنێ فێری عەبدایەتیمان کە فێرمان کە چۆن خواناسێکی حەقیقی بین هۆکارەکەی ئەوەیە مربوطی بە ڕۆژی ئاخرەتەوە کەم بووتەوە زۆر گرنگە ئەم میزانەی خوا جل جلاله مقیاسێکی زۆر گەورەیە ئەم پێوەرە مقیاسێکی زۆر گەورەیە هەموو شتێک هەموو ژیانی ئینسانەکان مربوط ئەکاتەوە بە ئاخرەتەوە بۆیە لە شوێنی زۆر پەنهانە لە کاتی زۆر پەنهانە بەبێ ئاگاداری هیچ کەسێک کەسی مسلمان دەست بۆ گوناهێک نابە دەم بۆ گوناهێک نابە خەیاڵی بۆ گوناهێک ناڕوە خەیاڵێک خەتەرە بە دڵیان ناکا کە گوناهی تیا بێ عزیزەکانم ئەمەش ئەوەیە کە سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ لە باسی غەفڵەت لە ئاخرەتە ئەڵێ کاکە غەفڵەت لە ئاخرەت لە مەقایسی بەشەرە و ئاگاداری لە ئاخرەت مەقایسێکی ئیلاهی و پێوەرێکی ئیلاهیە لەسەر زەویە لەکوێ ئاگاد لە ئاخرەت بوو تۆ میزانی خوا جل جلاله جێبەجێ ئەەکەی لەکوێ بێ ئاگا بووی لە ئاخرەت ئەوە تۆ میزانی خوا جل جلاله پشتگوێ خستووە بۆیە زۆر گرنگە هەمیشە سێرکە کەسی مسلمان چکە پێویستی بە پۆلیس نییە پێویستی بە کەسێک نییە ڕای بگرێ بەڵکو کەسی مسلمان زۆر بە ئارامی زۆر بە هێمنی زۆر بە هادیئی لە هەموو کاتەکانی ژیانیا تەنانەت ئەو کاتانەی کە هیچ کەسێک بە دەوریەوە نییە بە تاقی تەنها نەبێ ئەگەر هەرچی شتێک لەبەردەستیا بێ خەتەرەیەکی خراپ بە ناخیان نایەت چونکە ئەم میزانی خوا جل جلاله لەسەر زەوی جێبەجێ ئەکا کوان ئەوانەی کە ئەمانەوێ میزانی خواگیان لەسەر زەویە بەرپا بکەین ئێمە پێویستمان بەوەیە ئەم تەرازوی خوا ئەم پێوەرەی خوا لەسەر زەویە وەک خۆی ڕابگرین چۆن لە ئاسمانە وەکو خۆی ڕاگیر کراوە ئێمە موسڵمان کە خۆمان بە شوێن کەوتەی
محەممەد المستەفا عليه الصلاة والسلام ئەزانین دڵنیان لەوەی کە ئەو پێغەمبەرە خۆشەویستە بۆ ئەوە هاتووە کە میزانی خوا لەسەر زەویە بەرپاکە ئێمە ئەبێ بینە محبی عەدالەت ئەبێ ئێمە لە هەموو کەس زیاتر هەوڵی ئەوە بدەین کار بەدەستمان فەرمانبەرمان کارگوزارمان سایقی سیارەمان ئافرەتی ماڵمان ئافرەتی دەرەوەمان پیاوەکان هەمومان لەناو بازاڕە لە هەموو چین و توێژەکانە چکارە بین کەسێکی ئاینی بین یان کەسێک بین کە لە هەر پۆستێک و لە شوێنێکە کارەکەین ئێمە پێویستمان بەوەیە میزانی خوا جەل جەلاله لەسەر زەویە ڕاگرین لەعەلە بە ڕاگرتنی میزانی خوا جەل جەلاله پێوەرەکانی ناو ماڵ و دڵمان ئارامش ئەکا خوای گەورە داوای لێ ئەکەین بە ناوی جوانی بە سیفەتی بەرزی بە ئیسمی عەزەمی بمانگێڕێ لەو کەسانەی کە میزانی خوا عەدالەتی خوا مەقاییسی خوا پێوەرەکانی خوا جەل جەلاله لەسەر زەویە بەرپا ئەکەن خوای گەورە لە گوناهی منیش و ئێوەش ببورێ سوپاستان ئەکەین بۆ گوێگرتنتان هەر شاد و بەختەوەر بن سوپاسی ستافی رادیۆی دەنگی ڕووناکی ئەکەین کە ماندوو بوون لەگەڵ بەرنامەکەمانە خوای گەورە سەرفرازی دنیا و ئاخرەتتان بکە والسلام عليكم ورحمة الله وبركاته.